دۆستیمانەوە هەڵدەسین با کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ ئەم کوردستان بۆ هاوکاری لە قۆمانی ڕۆژاوا کەمپینێک دروست کراوە بۆی هاوکاری باکوور و ڕۆژئاوا بکرێت. لەم کەمپینەدا داوا لە خەڵکی هەڵەبجە ئەەکەین، داوا لە خێرخوازانەکەین، داوا لە دەوڵەمەندانەکەین کەوا هاوکاری و دەستگرۆیی لێ قەومانی ڕۆژئاوا و باکووری کوردستان بکرێت. داواکارین خەڵکی هەڵەبجە لە هەموو کاتێکا لە هەموو وەختێکا دەستگرۆیی خەڵکی خۆیانیان کردو، هی دەرەوەیان کردو، ئێستاش بە هەمان شێوە بێن بەدەم ئەم کەمپینەوە بەپێی توانای خۆیان بەپێی هاوکاری خۆیان بەشداری بکەن لەناو ئەم کەمپینە. ئەو هاوکاریانەی وەری ئەگرین خۆی بینێتەوە لە پێداویستی منداڵ لە شیرە لە دایبیە و ئەگەر بکرێت جلوبەرگی منداڵ و جلوبەرگی خانمان نوێ بێ و پێداویستی ژنانەیە و کەلوپەلی خۆراکی ئەگەر هەبێ ئاساییە وەرێگرین بە مەرجێک کەپز بێ و پارە و خێمە بەتانی ڕاخەر و کەلوپەلی پزیشکی فریاگوزاری سەرەتایی و ئەوانەی کە بۆ پزیشکی بەکارهێنرێن و وەکو ئەزانن کە ڕێژەیەکی زۆر تووشی کەمەندامی بووە و بەرکەوتنی هەبووە. پێویستمان بە دارشەقا بە عەرەبانە بە هەموو ئەو شتانەی کە بۆ کەسێک کە هاوکاری بکەیت و نەتوانێ بڕوا هەر شتێک یعنی بە هەر شتێکی بچووک بێ هەر کەس لە ماڵەکەیەوە حەز بکە هاوکاری بکە ئێمە سوپاسێکەین و بەو پەڕی خۆشحاڵیەوە لی وەرەگرین و بە ئامانەتەوە کەلوپەلەکانی ئەگاتە شوێنی مەبەست و بۆ هەر شتێک کە وەری ئەگرین بە تایبەتی بابەتی پارە و ئەوانە ئێمە وەسڵمان هەیە و دواتریش ڕوونی ئەەکەینەوە لەوەی کە بە دڵنیاییەوە پێ بۆ ئەوەی دڵنیا بنەوە لەوەی کە کەلوپەلەکانیان یا پارەکانیان ئەگاتە شوێنی مەبەست و جێی خۆیەگرێ. دەستخۆشیتان لە یەکەم پرسە و سەرخۆشی خۆمان ڕاگەیەنین بۆ قوربانیانی بۆ بەلەرزەکەی ڕۆژاوا و باکووری کوردستان. ئێمە لێرەدا پەیامێکمانە ئەم پەیامەشمان پەیامی هاوخەمیە بۆ بەرکەوتووان و بریندارانی باکوور و ڕۆژاوای کوردستان. ئەم جۆرە کەمپینانە گرنگێکی ئەوەی هەیە کامەوە کات یەکدەنگی لێران هەر چارپاسی کوردستانە دروست بێتەوە تام یەکدەنگیە خاڵێکی گرنگە کە کۆمانەکاتەوەیش کوردبوونمانە. بۆیە ئێمە لەم ڕۆژەیە پشتیوانی خۆمان ڕاگەیەنین بۆ هاوڕێیانمان و بۆ خزمان و کەسوکارمان لە ڕۆژاوا و باکووری کوردستان لە پارێزگای هەڵەبجە پارێزگایەک بۆ هەمیشە هاوخەم و بەشێک بۆ لە گرفت و ملانەکانی کە هەمیشە قوربانی تێدایەوە. بۆیە ئێمە زۆر هەست بۆ قوربانی و مەئاساتانەی کە لە باکوور و ڕۆژاوا هەیە. بۆ ئێمە بڕۆ وەکو هەڵەبجە وەکو پارێزگای هەڵەبجە بڕۆ کەمپینێکمان ڕاگەیانەوە پشتیوانی و هاوکاری و هاوخەمی خۆشکان و برایمان لە ڕۆژاوا و باکووری کوردستان ئەگەر بە پێداویستیەکی کەمی ژێ بتوانین بەشێک لە ئازار و بنێتەکانیان کەم بکەینەوە. ئەمەش بێتە سۆنگەیەکی ئەوەی کەوا بکات گرنگی ئەوەی کە پیشان باکە کورد و نەتەوەی کورد هەوڵ با یەکگرتوو بێ لە هەر مەئسات و لە خۆشی ناخۆشیەکانە هەمیشە پێکەوە بێت تاکو بتوانین لە قەیران و کێشە و مەشاکلەکان دەرباز بین. لا سەودەی بەرپرسانی مرۆڤیەتیمانەیە چۆن لە ڕۆژگارێکدا ئەم شارە چەند جار